هيك دو تونيليتر دروسكين ك دو تيوبيتر تيوبيك بو روشن تيوبيك بو هاتن بو ببسرتو برقاي دو سايدي نيوان سليماني كلارا كاكدان ئەمڕۆ هاتنە گەرمیان لە ڕووی ڕێگاوبانەوە چیشتان کرد بۆ گەرمیان؟ بەڵێ ئیمڕۆ سەردانی پرۆژەی وەرماوە دەربەندی خانمان کرد دەربەنی خان کلاریش خۆشبەختانە دەربەنی خان کلار تەواو بووە و لە چوارچەوەی گۆڕانکاری ئەم پرۆژەیەدا ڕەزامەندی 454 میلیارد دینار هاتووەتەوە کە 27 پرۆژەی چ پێجێبەجێکەین کە لە بواری دروستکردنی پرد و ڕێگاوبانە 6 پردی گەورەی تێدایە کە دروست دەکرێت سەرڕاوەی کە چەندین شوێنیش ڕێگاوبانەکانیان قیتاو دەکرێت. باشە کارەکانی ڕێگای دەربەندی خان بۆ وارماوە بەکوێ گەیشتووە؟ کارکردن بە شێوکی زۆر باشتیای بەردەوامە سەر و 150 ئەمەرێسە کارەکار لەوێ و کارەکان زۆر بە شێوکی ئەندازیاری و بە زۆر بە باشی ڕابڕێەوە. باشە کارەکان بۆ شێوە بڕاتوانی بڵێن کە ئەو ڕێگایەتەوە بێت و بەتەوەی ڕێگەی کەلار بۆ سلێمانی ئەبێ بە دووسای. ئەگەر گرفتی دارایی دروست نەبێت تاوکو لە نێوان 12 بۆ 8 مانگی داهاتوو شەڵاتاو دەبێت. باشە سەبارەت بە تونێلی دەربەندی خان چیە و تونێلە هەروە بە یەکسای دەمێنێتەوە یاخود هیچ پرۆژێک لە ئایندەدا لە پلانی وەزارەتی ئاودانکردنەوە هەیە کە دوو تونێلیتر دروستکەین کە دوو تیوبیترە تیوبێک بۆ ڕۆشن تیوبێک بۆ هاتن بۆی ببەسرێتەوە بەڕێگای دووسایدی نێوان سلێمانی کەلارەوە. هەر لە هەمان جێگا دروست دەکرێتەوە تونێلە؟ نەخێر لە شوێنی پێشووتری بەڵێ.